خۆشەویستان سڵاوتان لەبێت دووشتی سەیر و سەمەرەم هێناوە زۆر سەیرە. ئێستا بەیەکەوە تاقیەکەینەوە بزانین شتە سەیر و سەمەرانە چۆنە کامیان چۆنە بۆ جیاوازیەکەیان چیە. یەکێکیان ئەم پێپسیەیە، پێپسیەکی ئاڵتونیە کاوا سەیرەکەی لە خۆ حەزەکەی بڕۆی بیفرۆشی زۆر لە ئاڵتونەچێ زۆر جوانە. لەگەڵ ئەمە نازانم نوقڵە چکلێتە قاوەیە نەستەلەیە لێرە نووسراوە چۆکلات بەڵام بڵی بەربەڕاستی قاوە بێ. ئێستا تاقیەکەینەوە بەڵام هیوادارم هەمووتان لە خەریکەڵام هەموو هیوادارم هەمووتان لە خۆشەویستیە، هیوادارم هەمووتان لە سەرەتایە خۆشەویستانم قەیچەکە هیوادارم هەمووتان لە خۆشەویستیە لایکی ڤیدیۆیەکەن با هەموو جارێک لە سەرەتای لایکی ڤیدیۆکەتان کردبێ بەس قەیچەکە لە خۆشەویستیە لایکی ڤیدیۆکە نابێ. ئێستا بۆ من ئێوەم خۆشەوێ بەش لە خۆشەویستیە بۆ ڤیدیۆکە لایکی ڤیدیۆکە بکەن و ئەتوانن لە کۆمنتی ژڕای خۆتان بنووسن و سەبسکرایبی کەناڵەکەش بکەن. با یەکەم جار بەرداخی بێنین ئەمە تاقی بکەینەوە. ئەمە پێپسیە باشە ئاڵتونە 2026 یعنی بە 2025 نییە بەس 2026 بارحاڵ لێرە شت نووسراوە بەس تااقەتم نێ بیخوێنمەوە ئێوە تااقەتان نێ بیخوێنەوە زانم ئێوە دانیشن کەلیمە بە کەلیمە بخوێنەوە وەکو سعی وەکو شعری عەرەبی زەمانی زوو لەبەریەکەن. زانین مەسەلە چییە بەزەوەی کە گرنگە بزانین بەسەر نەچووە نە بەسەر نەچووە زۆر ساردە چکە پێم وترا بە ساردی تاقیبکەرەوە بیپسی ئاڵتونە بزانین تامی چێە پێش ئەوەش بزانین ڕەنگی چۆنە. ئەمە تاوەگەسە بیپسی ئەتیاتیەوە نیە دەنگەکەی بیپسی ئەتیاتیە بۆنەکەی ئەی نابڵم بۆنی ئاوی لێت ئادێڵە ڕەنگەکەی هەر ئەتیادیە ساردی هەر ساردی ئەتیادیە کاکە. ئەمە ئۆکو ڕەنگ وەڵای خۆ ساردی ئەتیادیش نیە جەماعەت ڕەنگێکی پرتەقاڵی تیا هەلەیە گوڵاپی پرتەقاڵیە بینم لە ژێر با بڵین بەرداخەکەەوە بەڵام بۆنی ساردیەکە زۆر بۆنی ساردیە جەلیبۆنی ساردی هەبوو بە مناڵیەمان کڕی نازان بەخوا لەو چێسەژما بێڵی جەلیبۆنی ساردیە یاڵا دەی بسمیللا. ئادەی غازێکی سەیری تایە بەسەر بیپسیە جامن بیپسی کۆکاکۆلا لە یەک جیاکەمەوە ئێوە لە یەکی جیاکەنەوە لە کۆمین بۆم بنووسن ئادەی وڵی جیاوازە بەس ئەوەش نییە بڵی ئەوە نە جیاوازە ینی نازان ئەمە چیەوە بڵی بیپسی بێت نە هەر جیاوازێکی ئەتیادیە بەڵام جیاوازە. بارحاڵ ئەمە ئەوە بوو تۆزێک تامی ڤانێلای تایە تامی ڤانێلا و غازەکەی باش بوو شیرینیەکەی ئێوە نەبووی ئاجکە بەڵام خۆش بوو ینی نازانم وڵایی تۆزە سەیر و سەمەرەیە بیپسی ئاڵتونی. ئەم نوقڵە چکولاتە بەردە کەس نازانێت چییە ئەمە پێم وتراوە سەرەتا کە ئیخۆی تامێکە بەڵام دوایێ بە تامێکی تر هەرەوەم پێوتراوە سەرەتا کە ئیخۆی تامێکە دوایێ بە تامێکی تر جابێ کە من خواردم بە تامی یەکەم بڕیار نەیە مەگەر خۆش بوو یان ئەگەر ناخۆش بوو دوایی ئەبێ بە تامێکی تر. یەکەم جار هەڵیەچڕین بەم شێوازە ناشکێ ئەم جارە قەی ناکە بەو جۆرە ناشکێت جەماعەت بە ئاوەها ئاوای لێ بکەین. من زۆر شت ئاوا هەڵەچڕم بە پەنجە بەڵام ئەمە نازان بۆچی هەڵ ناچڕێ بە سەرەکی خۆیاڵی چڕین جەماعەت وازانم 4 دقە من خەریکی هەڵچڕین یم نوقڵا بم لەبەرەوە قەیچێکە گرنگ ئەوەیە بتوانین هەڵی چڕین کە نەمانتوانی هەڵی چڕین ئاوای لەکەین دوایی دەتخوا هەڵچڕێ 1 دقە بە چەقۆی مشاری هەڵیەچڕین ئەڵێ ئەلەمنیۆمە ئەماڵی ئەلەمنیۆمە ها یاڵا سەرەتا بۆنەکەی ئەمە چییە 1 دقە بۆن ئاستەکەمە و بۆنم پێشتر بینیوە بۆنی خەنەی لێ خەنە بەخواجە ماسی شقڵیکەن ها سێ و شقڵە سەیر و سەمەرەکەن زۆر سەیر و سەمەرەیە بیپسیەکەم شانان لە پێشەوە مە بیپسی ئاڵتونیەکە بوو ئەویش سەیر و سەمەرە بوو یاڵا ها بیخۆین
ماشي شقة في لقرمي ئەڵێ قایشی سوتاوە خۆم ئەمە لە چی دروست کراوە بۆ خاتری خۆمە چییە؟ کوڕە هیچیشی لە تێ ناگەمە کوێیە؟ ئەمە سویدیە یەک دانەیترە خۆم چکە بەجددی نەمزانێت تر تامی چیەیە بزنسەها و قایشی سوتاوە ئەدەی جەماعەت لاسێکی سوتاوە خۆم بۆچی لاسێکی سوتاوە خواردۆ پێشتر بەڕاست چەند جار لاسێکی سوتاوە خواردو واڵێ ئەم نۆقڵە تامی لاسێکی سوتاوەیە بۆنەکەی لە دەمما تامی لاسێکی سوتاوەیە ئەمە باهیچەنە ئەم باهیچەنە بڵێ گران نەبێ خۆشەویستان ئەمە کە سەرەتای خۆی ڕێگەڵی لاسێکی سوتاوە بە زوایەوە تامێکی قاوەی کوالێتی بەرز ئەو قاوەیە ئەڵی زۆر کوالێتی بەرزە باید لە دەمتا درۆسە بەس سەرەتا نازانم بۆ نازانم سەبەبەکە چییە تامی لاسێکی سوتاوەیە ئەمەش تامێکی ڤانیلای تایە ڤیەنایە ڤانیلا نییە بەزەوە تامێکی ڤانیلای تایە ئەم بیپسی ئاڵتونیە ئەمەش وەڵی خۆش بوون ناخۆش نەبوون بەڵام ئەوەی کە زۆر سەیر و سەمەرە نەبوو ئەمە بوو خۆش بووە سەیر و سەمەرە نەبوو بەزەمە سەیر و سەمەرە بوو سەرەتا تامێکی زۆر سەیرەوەی لاسێکی سوتاوە خۆی بەڵام دوایەوە تامی قاوەیەکی زۆر کوالێتی بەرز لە دەم تا دروستە بێ ئەگەر حەزەکەن ئەم جۆرەشتە جیاوازانە جاروبەر ئاو بەیەکەوە تاقیب بکەینەوە بە ڤیدیۆ لایکی ڤیدیۆکە بکەن ئەگەر ئەوەش حەسان کرد ئەم شتە سەیر و سەمەرانە ببینن سەردانی فرۆشگای دیاری بکەن لە سلێمانی یان سەردانی ئینستاگرامەکەیان بکەن هەم سیعری شتەکانە بینن و هەم شتە جیاواز و سەیر و سەمەرەکانیانە بینن بڕۆ سەردانی فرۆشگای دیاری بکەن یان لە پەیج یا لە ناو بازاڕ و شتە گەردۆزیتانەوە لقێکیان لە مەزادخانەکی خوارەوەیە تەقریبەن لە لای ئاڵتون فرۆش و شتەکان لقێکیشیان پێم وابێ پێڵم بازاڕی عەسری باشە لە نای ئەوەی شەکرا و شتە فرۆشن ئەنجا خۆشەویستان ئەمە ڤیدیۆکە بوو هیوادارم بەدڵتان بێت و کاتی خۆشتان لەگەڵی بەسەر بردبێ و هەتا وەکو ڤیدیۆیەکی تر خواتان لەگەڵ